ئێمەش ئەمڕۆ بۆ وەفای ئەم کارە جوانە و ئەو یادە ڕابردوو خۆشەیە جنابی ئەو خۆشەویستانە هەستاون بە سازکردنی ئەم بیرۆکە جوانەیە و ئەو نەمامانیان کڕیوە دەستیان خۆش بێ و 65 لەمان بۆ تەمەنی جنای مامۆستا مەلا ئیبراهیم کە کەساتێکی ئاینی و پێشەنگێکی جوانی کۆمەڵایەتی خەمخۆرێکی باشی ئەم شارەی بووە کە ورد و درژ دەتوانم بڵم شاهیدی ئەوەن الحەمدوللا. ئەمە هیوای خێری باش بۆ جنای مامۆستا بۆ ئەوانەی کە هەستان بەم کارە جوانەی لەم ناوەندی ئامادەی حاجیاوە سوپاسیان دەکەم و من وەکو هاوڕێی جەنابی مامۆستا هەموو عمرمان پێکەوە ژیان لە هەموو ساد و گەرمێک لە منداڵیەوە تا کۆتایی ژیانی بەڕاستی شەرەفمەند بووم بەوەی کە ئەم یادە جوانیان کردوتەوە. ئیمڕۆ ناوەندی قوتابخانەی حاجیاوە هەستا بە ئەم بیرۆکە جوانە کە 65 دانە نەمان بچێنێ بە قەت تەمەنی ژیانی مامۆستا مەلا ئیبراهیم ئیمام و خەتیب کە سماوەی 3 ساڵ لە ئەم مەکتەبە مامۆستا بووە. خی گەورە پاداشتیان داتەوە بۆ ئەوەی ئەم شارە ژیان تێدا بەردەوام بێ و وەقفێک بێ بە مامۆستا کە مامۆستا بۆ خۆی وەقف بوو لەلایەن باوچێەوە بۆ خۆی تەبارەک و تەعالا وەقف کرا بوو بۆ قورئان. ئیمڕۆژ ئەمە نەمامانە هەر وەقفن بۆ مامۆستا بە ئیزنی خی گەورە. من وەکو کوڕی گەورەی جنابی مامۆستای مەرحووم کە پیاوێکی دیار و کەسایەتی بوو لە شارەکە، دیارە خزمەتێکی زۆر و جێپەنجەی دیارە لە زۆربەی بوارەکاندا. ئەمڕۆ هەستاین بە چاندنی 65 دارنەمام بە ئەندازەی تەمەنی مامۆستای مەرحووم. دیارە ئەم نەریتە نەریتێکی جوانە لە قەزای حاجیاوە کە لە کاتی مردنی یا لە دوای مردنی هەر کەساتیەک ئەنجام دەدرێ. ئەم پێم وایە ئەم نەریتە پێمان دەڵێ لەگەڵ ژینگە دۆز بن، خۆشەویستان بۆ ژینگە دەرببڕن و شارەکەتان سەوسکەن و بە پاشەڕای بگرن. Autorização.